دیارە پارتی کرێکارانی کوردستان پەکەکە هێزێکی شۆڕژگیری کوردستانە لەر چوار پارچە کوردستان خەبات دەکات بە هەزاران شەهید و قوربانی داوە. ئێستا هەڵمەتێک دەستی پێگر بۆ دەرهێنانی پەکەکە لە لیستی تیرۆرەمە جێگای شانازیە کە ڕێکخراوەکانی مامی فرۆ مرۆڤ هەروەها هێزولایەنەکانی تێروە کۆنسوڵ و وڵاتانی بیانیش هەوڵی خۆیان داوە کە بەداخۆ لە ساڵی 1966 کە سەرۆکوەزیرای و کاتەی سوی تیرۆرکرا تۆمەتێک ئاراستەی پەکەکە کرا لەو کاتەوە ئیتر گومان لەوە کرێ کە پەکەکە کاری تیرۆریستەکە پەکەکە کارێکی تیرۆریستی ناکە. پەکەکە هاتوۆتە مەدان بۆ خەباتی سیاسی چەکداری بۆ داکردن لە مافی ڕەوای گەلی کوردستان دەبێ دەوڵەتی تورکیا هەموو وڵاتانی جیهانیش بزانن کە پەکەکە هێزێکی نیشتیمان پەروەرە هێزێکا بۆ ڕزگارکردی مرۆڤایەتیە بۆ ڕزگارکردنی 40 میلیۆن کوردە لە هەر چوار پارچەی کوردستان ئەبێت ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ڕێکخراوەکانی مامی فرۆ هێز و لایەنە سیاسەکان لە هەر چوار پارچەی کوردستان ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی لە هەر چوار پارچەی کوردستان کەسانی چالاکی سیاسی ڕۆشنبیرانی گەورەی کورد هەوڵی خۆیان جووتی خۆیان بخەنە گەڕ بۆی کە تاکو پەکە لە لیستی تورۆران نامێنێ. چێ تیرۆریستانی کە دکتۆر قاسملیان تیرۆر کرد یان ئەوانەی کە عەبدوڵڵا ئۆجەلانیان کردوتە زیندانەوە کە چەندین ساڵە لە چوارچەوەی زیندانێکدایە و یان ئەوانەی کە دیار غەریبیان لە چیای قەندیل تیرۆر کرد بە پلانجێڕی دەوڵەتی تورکیا ئەمانە هەمی تیرۆر نییە. پەکەکە کاتێک هاتوۆتە مەدان کە باسی تیرۆر هەر نەبووە بەڵام بەداخەوە ئێستا لەلایەن دەوڵەتی تورکیا و لایەنی کۆمەڵە وڵاتانی ئیقلیمەوە هەوڵی ئەواندا پەکەکە لە چوارچەوەی تیرۆر دابێ بەڵام دەبێ هەموو زود بخەنە گەڕ کە پەکەکە لە لیستی تیرۆر دەربێن. گرنگی خۆی هەوێ ئەگەر پارتی کرێکارانی کوردستان لە دەرکرێت لە لیستی تیرۆرە ئەمە پێم وایە کێشە کورد لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چارەسەر بێ بەتابەت لە چوارچەوەی دەوڵەتی تورکیا دەبێت شێکی ئاشانەی دیموکراسی هەردەم پەکەکە باسی لە ئاشتی و دیموکراسی کردووە کە کێشەی کورد بە شێکی ئاشانە چارەسەرگیرە کە شەڕ چارەسەری کێشەکان ناکات. دیارە پارتی کرێکارانی کوردستان پەکەکە پێتم داکوکری لە هێزەکە داکوکی لە مافی ڕای گەلەکە کە ئەویش لە چەند ساڵی ڕابردە تیرۆر بوو بە مەترسێکی گەورەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پارتی کرێکارانی کوردستان تاکە هێز و شەڕی تیرۆری کرد لە هەر چوار پارچەی کوردستان و لە هەر چوار پارچەی کوردستان ڕوبەڕی تیرۆر بۆتەوە ئەوە تا ئێستا بینی لە ڕۆژئاوای کوردستان ئەوانیش بەرامبەری تیرۆر بوونەتەوە لە بەشی باشووری کوردستان کە لە کەرکووک شەڕی تیرۆریان کرد لە هەموو شوێنە بەڵام بەداخەوە هێزێک کە شەڕی تیرۆرکە چۆن ناویلێنەی کە تیرۆریستێکێتە لیستی تیرۆرەکە دەوڵەتی تورکیا خۆی بۆتە هێلانێک بۆ سەرەڵدانی تیرۆر و گروپە تیرۆریستەکان ڕاهێنانە پێکە ئێنێرێتە وڵاتانی تری وەکو عێراق و سووریا وڵاتانی تر. دەبێت هێز و لایەنە سیاسە کوردستانەکان لە هەر چوار پارچەی کوردستان یەکدەنگ بن بۆی کە پەکەکە لە لیستی تیرۆرە دەرکرێت و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کاری یاسایی خۆیان بخەنەوە گەڕ کە بە پچی یاسایە کە پەکەکە کراوەتە تیرۆر و هەر بۆ یاساژ لە لیستە دەربێنن. ئێمەش وەکو ڕۆژنامەنووسان پشتگیری ئەکەین نەک جارێ دەیان جارواژۆی ئەکەین کە پەکەکە لە لیستی تیرۆر دەربکرێ لەبەروی پەکەکە هێزێکی کوردی نیشتیمانیە هێزێکە بە بەردەوام خوێنی بەخشیوە خەباتی لە خاچی کوردستان کردووە بەرگری لە هەر چوار پارچەی کوردستان کردووە بۆیە ئەم ناوە کە دانراوە کە گوایە هێزی پەکەکە لە لیستی تیرۆرایە ئەمە زۆر نامەنتقە زۆر بێویژدانیە زۆر ناحەقیە ئەبێ هەمومان هەوڵ بدەین کە چی زووترە کار لەسەر ئەوە بکەین کە هێزی پەکەکە نەک هێزی پەکەکە هەموو هێزێکی کورد تەنانەت تاشێکی کورد ناکرێ و نابێ ناوی لە لیستی تیرۆرە هەبێ لەبەرەوەی ئێمەی کورد بە بەردەوام خەباتمان کردووە تێکۆشاوین خوێنمان ڕشتووە و میلەتێکیشین بە بەردەوام لەلایەن دوژمنانەوە چەوسێنراینەتەوە بە پێچەوانەوە ئەبێ ڕێزی زیاترمان لێ بگیرێ مافەکانمان زیاتر دەسەبەر بکرێت و زیاتر ڕێز لە دابوو نەریت و مافەکانمان بگیرێ. بێگومان زۆر گرنگە کە هەمومان هەوڵ بدەین تێ بکۆشین بە تایبەتی لایەنەکانی هەرێمی کوردستان و سەرجەم حزبەکان و هەموو چینی تۆژەکان کار لەسەر ئەوە بکەین کە هێزی پەکەکە لە لیستی تیرۆرە دەربکرێ لەبەرێمە هێزێکی نیشتیمانی هێزێکی کوردیە و هێزێکە پارێزگاری لە هەر چوار پارچەی کوردستان دەکات و لە ڕابردووش و لە داهاتووشدا هێزی پەکەکە ئەبێتە هێزێکی هەنووکەیی هێزێکی گەورە کە بۆ هەر چوار پارچەی کوردستان زۆر پێویستە ڕۆڵی گرنگیان ئەبێ هەمومان چی زووترە هەوڵی ئەوە بدەین کە هێزی پەکەکە لە لیستی تیرۆرە دەربکە. دیارەکە لە ئێستاە 4 ملیۆن واژۆ کۆکراوەتەوە کە بۆ ئەوەی هێزی پەکەکە لە لیستی تیرۆ دەربچێت پێویستە ئەم کەمپینە گەورەتر بکرێت و زۆر زەرورە کە هەموو هەوڵ بدەین بەجددی کار لەسەر ئەوە بکەین کە هێزی پەکەکە لە لیستی تیرۆر دەربکرێت نەک هێزی پەکەکە و هەر هێزێکی کوردستان هەر لایەنێکی کوردستان
شایانی ئەوە نییە بخرێتە لیستی تیرۆرەوە لەبەرەوەی میلەتی کورد میلەتێکی خەباتجێڕا و میلەتێکە تەنها بەرگری لە ماف و لە بەرژەوەندەکانی خۆی کردو زەرەر زیانی بۆ هیچ کەس و لایەنێک نییە بەڵکۆ دەوڵەتانی ترە و لایەنی ترە کورد دەچەوسێنێتەوە و کورد تیرۆر دەکا و زیانی گەورەی بۆ وڵاتەکەمانی وڵاتەکەمان داگیرەکە